سپاس بۆم دەرفەتە من خوێنکار محەممەد شەوکەت خوێنکاری کۆلێژی پەرستاری خۆشحاڵم لە بەرنامەی 360 ئامادەم لەگەڵ ئامادەبووانە بەخێر بێت. سپاس ئەمەوێ بە وتەیەکی ماندێلا دەست پێ بکەم کە ئەڵێت پێش ئەوەی کەواتۆ داوای هاوسەرێکی باش بکەیت پێشەوەی کەواتۆ هاوسەرێک بۆ خۆت داوا بکەیت خۆت پیاوێکی باش بە لەم ڕۆنگەی و ئەتوانی بڵین ئەگەر تۆ توانێ هەڵگرتنی بەرپرسیارەتی نەبێ توانای هەڵگرتنی ئەو بەرپرسیاتی ئەخلاقی و معریفیانت نەبێت کە لەسەردا بۆ گەیشتن بە هاوسەرگیری بە شێوەیەکی بنەڕەتی و چۆن بڵین پلان بۆ داڕێژرا و بەڕاستی پەنابێتە بەر ئەم هاوسەرگیریە ترسنۆکانەیە کە مامۆستا ناوینە. هەروەها نیچە وتەیەکی یەکاڵێ ئەگەر بتەوێت زەینی گەنجێک بدسی تەنها ئەوەیە کە چۆن ئەڵێ ناخی بدسی بۆەوەی کەوا بەرەو فاحیشە و فەساد بڕۆ جا ئەتوانین بڵین گەنجی کوردستان بە گشتێکی لەبەرەوەی شروتەکانی زەواجی لەسەر قورس کراوە ناتوانێت بە تەواوەتی ئەو مافانە یاخود ئەو ئەرکانە جێبەجێ بکات بەهۆی کەمبوونی چۆن بڵین باری لە شروتەکانی زەواج چییە ینی کە ئەڵێ لەسەر گەنجی کوردستان قورس کراوە؟ بۆ نمونە گەنجێک بۆی کەوا پرۆسەیەکی هاوسەرگیری بەجێبمێنێت پێویستە باری دارایی بە گشتەکەی تەواو بێت و بتوانێت بگات بە ئاستی تڕۆ ئێستا خۆیەوە گەنجەکە عمری چەند ساڵە ئێستا ئەگەر بێت و بە پێی شەرع و بە پێی عورف و بە هەر پێوەری یعنی تەماشای بکەیت لە 21 ساڵەیە بۆ ئێستا باوک بۆ باوک نییە خوێندکارە بقینا خوێندکارە بچۆرە بە زروفەکە بۆ خوێندن کوا ڕێگریەکەلەوە من زەواجم کرد بۆ خوێندکاریش بوو هیچ ڕێگرنیە لە بەردەمەوەیە خەڵک کوڕەکەشی زەواجی کردو تۆشی ڕێگری لە کردووی لەوەی کە هاوسەرگیری بکەی لەم تەمەنەیە بەڕاستی هاوسەرگیری یعنی شتێک نییە کە بیکەیت و لە کۆڵیکەیتەوە ئەمە حتا ناو خەبرەکەی هەروە کوردەواری ئەڵێ نا کارێکت هەبێ و زروفت گونجاو بێ نایکی بتوانی بەرپرسیارەتی خێزان بگریتە ئەستۆ مامۆستا سەرچاوەیەکی دارایی بۆ ئیدامەدانی ئەڕا پرۆسی هاوسەرگیری ئەم هاوسەرگیریە سنتێکی ئێستا ئێمە جێبەجێ ئەکەین پیاو لە ئەلف و تا کۆتایی بەرپرسە دامینی سەرجەم پێداویستە دانی الرجال قوامون على النساء گومان تێگەی ئەوان قوامەتیان بۆ پیاو نەهێشتوێتەوە ئەمە چۆن ڕاگرێت مامۆستا داینەمووی چۆن مامۆستا دوای لەسەر قەوامونە قسە ئەکەین کە هەندێک بە جیاوازە لەو بابەتە تێگەن داینەمووی گەیشتنی خێزانەکان یاخود هاوسەرگیری پیاوەکە ئەنجامێدات پێویستە پیاوەکە هەڵسێر بە هەڵگرتنی ئەو بەرپرسیارەتیانی کەوا لەسەر پیاو ئیجبارە واجب لەسەری بەدەست خۆی قەوام سیغەی مبالغەیە یعنی ئەگەر پیاوەکە نەیکات ژنەکە چی بکات؟ يعني هم حق ما فكان شيء هم حكى لا شيء الرجال قوامون على النساء قوامية كلمة قوام لا بخيو كردنا لا تربية دانا لا ناز وسوز وعاطفة دا لا دابين كردني همو بيداويستي بابرين اگر كنتي كيتوا ظاهري وباطني يكاني ناخيم افرته شي بيويست درويم افرته شي بيويست قيام قوامي كردستان زواجي مسيار بياو تيا قوامه خلقينا اي جنتي قوامه جنيشتي قوامنيه شهوتي قوامه هیچیان قوامنيه زۆرگرتنە بەڕای من تەنها ڕاستیەکە بۆ بێگەیان بۆ چۆن بڵین بۆ جوتبوونێک کە بۆ ماوەیەک ئەنجام بدرێن نەک لە ژێر هۆشارکردنەوەی کۆمەڵگە و پەروەردەکردنی تاکێکی تەندروست زۆر باشە کەواتە بابەتێکە چێژوەرگرتنە بەڵام دەیانەوێت بەرگی شەرعی پێ بکەن ئەو جیاوازێکی ئاستی بکردنەوەی بۆی نییە بەڕاستی زەواجی میسیار حلێکە بۆ دەرئەنجامێکی ڕابردوو بەس حلێکی ناشر حلێکی ناتوە بتوان بخێنە چوارچێوەی شەرعەوە مامۆستایانی بێن بە یاسا تطبیقی کەن و بخێنە جێکەنەوە لە باری یاسای باری کەسێتیە ئەم عقدە کە لە دەرەوە بە لاکۆڵان بەدزی ئەکرێ ئەگەر بکرێتە بواری ڕسمیەکەوە کۆمەڵ بە زەواجێکی فەرمی گرفتمان هەیە ئێمە بمانێ نەمانەوێ ژن هاتۆتە ناو دەرمای ناو ژیان نامی سەرمایەداری و دەسەڵاتەوە کۆمەڵە ژن هەیە ناتوانێت التیزاماتی وەکو ژنی ماڵەوە هەبێت تێگەی بەهۆی ئەوەی کە ینی کۆمەڵە ژنەیە قەوامە کۆمەڵە قەوامە بەڵێ ئەوێ عملی زەواج بێ بێتەوە ناو ژنیەتی خۆی یا بە عملی زەواج نابانێکە مامۆستا ناتوانێت ئاویش مرۆڤ یعنی ئەتوانێت پیاو بکڕە بۆ خۆی وەکو خێزانەکەی من وەکو من و مافیەوەی کە ئەوش پرۆسەکە یعنی ئەتوانێت پیاو بکڕێ بۆ خۆی کە حەزی لەویش نەما بیگۆڕە بەیەکی کە ئەخواکەن زۆر ئەوانەی خلیش زۆر بەیان پیاوی ژن ناکرێ خۆ لە عەقدەکەی تریش خۆ پیاوی ژن ناکرێ ژنیش کۆمەڵ لە ناو سعودیە خەڵک ئێوەکە ئێمە ئەوانە نسبە بەڵام بۆ ئەمڕۆ ئێمە داوام لێکرا لە ئەنجامێکمان هەیە چوو بووم بۆ ئەمرە داوام لێکرا ژنێکی سەرمایه‌داری ئەوە جوابی ناردبوو بە خزمەتکارێکی خۆیان وتبوو ئەگەرەوە پیاوەیەت بە میسیار لەلام بێم دە ڕۆژەی لێرە لە عەمرە بابێت
ئەخ لە مسیارە کات دیاری نەکراوە ئەو کڕێ لە مسیارە کات ئەو تبێ دەڕۆژەی کە لێرێ ئەو دەڕۆژەی کە لێرێ ئەوەش بابەتێکی ترە ئایا زەواج بەنیەتی تەلاق نییە نییە جائزە زەواجی متعە ئەوەیە زەواجی متعە ئەوەیە کات بەڵام مسیاریش کاتەکەی دیاریکراو نییە ڕەنگە مانگێ بە ڕێگەراوەتەوە بەو شڕوت و عقدە هینەی بینیان کە چۆن بتوانین بۆ دەرئەنجامی ئەوەی کە ئێمە ناڵن ئەگەر بتوانین بەڵێ ئەگەر ئێمە من و مامۆستا لەسەر مەسەلەیەک قساکەین لەوانین لە دوای ئەم بەرنامەیە داوا مەسەل کرد کە ئێمە داوای کردنەوەی ڕێپێدانی فرژنی ئەکەین کە ئەمڕۆکە لەوانەیە دەسەڵاتی کوردی و سیستمان سەیریکە دژی ئەوەستە کە قوربانیەکی زۆری دەرئەنجامی ئێمە لە ئەنجامی دەرئەنجامی ئەم قوربانیەوە هاتیناڵین با میسیارۆکو حەلێک بێ بخردە چوارچێوەی یاساوە لەگەڵ ئەوەسە ئەبێ شەرعی بێ خوای پەروەردگار عیلاجی دانە ناوە لە شتی ناشەرعیە برا بەڕێزەکەم تەماشای شریعەتی خوای پەروەردگار میسیار جێ نابێتەوە با من هاتی بەڕێز دوای بەڵام کۆمەڵی من نییە من نصوص وتووە یەک اجتهاد من نەکردووە حاشا لەسەر معلوماتەکانە کۆمەڵی من بەس دەقم وتووە ئەمڕۆکە خوان بە مەرجە ئەزانن ئەوانش تێیدی مەسەلەکە ئەکەن بەڵام بەڵێ بەو شێوە بەرەڵایەنە بەو شێوە لاکۆڵانەنە بەو شێوە دزیە ناوکو بازاری کردن و فرۆشتنی جنس بێت با یەک جیاوازی بکەین لە نێوان زینا و زەواجی میسیارە کان زیاترە زینا عادەتەن مناڵی تیا لەبار نابرێ باشە زینا عادەتەن هەموو کە زانێ حرامە مەگەر یەکێ خۆی قەنەعەتی پێ بێ و بڕوا بیکە و بڵێ با تووشی و حرام بم بەڵام میسیار تۆ لە خەڵکێکی بە شەرع ئەنجا حرامی شاچیکە میسیار دەیان مناڵ لەبار براوەتیایە من ئاگادارم ئافرەت هەیە ئەڵێ 5 دانە مناڵم لەبار بردو لەو ماوەیە کە میسیارم هەبوو کە زەواجی میسیارم کردو ینی ئەڵێ هەر بەڕێ خستەخانەوە باشە نمونە هەبوو پیاو بوو بێ و زەواجی میسیاری کردبێ و پەشیمان بوو بێتەوە زۆرە ئەگۆڕێ جوانترە بینی ئەگۆڕێ ئەی حەقی ئەو ئافرەتەکیە کەس نایدا ئێ خۆی وە سوکایەتیکردنە بە ئافرەتکردنیەتی بە کۆیلا ئێستا خۆی ڕێگە بێ بە مەلەکە دیەمینەوە کاتە ئەم پیاوەکەی ویستی چ بۆ لای کەی ویستی نەچێ بۆ لای ئێمە لە تەڵا لە ئیسلام خۆی هاو مەلەکە دیەمین نەهێڵێ ئەمان دروستێکن ساڵی ڕابردووان 90,000 تەلاقمان هەبووە بێجگە لە دەرئەنجام بەڵام ئەو بە یاسا ئەتوانێت داوای حەق و مافی خۆی بکات بەڵام لەویا هیچ یاسایەک نییە بەرگری لێ بکات ئێمە چۆن بتوانین ئەگەر بتوانین بەڵێ پەرلەمانی کوردستان و ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان ئەو جورئەتان هەبێ کە بەشی قوربانی ئەم مەسەلەیە ئێمە باز لە مەسەلەیەکەکەین دەسەڵاتەکە لای ژنە لە زەواجی میسیارەکانی ژنان بوونەوە کاری و قوربانی بەڵێ خۆی بۆتە قوربانی ئەوان بوونە قوربانی خۆزگە نوێنەری ئەوان چالەکەوانی ئەوان موجود بووە بۆی قوربانی ئەوان موجود بووە زۆر باشە